ئێرە ناوەندی کیشوەری ئەفریقایە. لاتان سیر نەبێت کە سەرۆکی وڵاتێک خۆی دەست بداتە چەک و ڕوبەڕووی گروپە چەکداریەکان ببێتەوە. لە وڵاتی چاد سەرۆکۆمار دوای 3 دەیە لە حکومڕانی و لە تەمەنی 68 ساڵیدا لە ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارەکاندا کوژرا. بە گوێرەی میدیا فەرمیەکانی چاد، ئیدریس دیبی سەرۆکی ئەو وڵاتە ڕاستەوخۆ سەرپەرشتی ئۆپراسیۆنێکی سەربازی کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی گروپە چەکدارەکانی ئەو وڵاتە و لە ئەنجامی پێکدادانێکدا بە سەختی بریندار بووە و دواتر گیانی لەدەستداوە. ئیدریس دیبی تازە بە سەرۆکی وڵاتەکە هەڵبژێرابووەوە. ئەوە بۆ جاری شەشەم بوو کورسی سەرۆکاتی وڵاتە بەدەست بێنێتەوە کە ماوەی زیاتر لە 30 ساڵە سەرۆکێتی. لە ڕۆژی 11 ئەم مانگەدا چەند گروپێکی چەکدار لە وڵاتە لە دوای دووبارە هەڵبژاردنەوەی ئیدریس دیبی هێرشیان بردە سەر بەرەی پشتیوانانی ناوبرا و سوپای وڵاتیش ئەو کەسانەی بە یاخیبووان هەژمار کرد. ئیدریس دیبی لە ساڵی 1952 لەدایک بووە و لە ساڵی 1990ەوە پۆستی سەرۆکایەتی کۆماری وڵاتی چادی لە ئەفریقا وەرگرتووە. لە 30 ئایاری ساڵی 2016 تاوەکو 30 ئایاری ساڵی 2017 پۆستی سەرۆکایەتی یەکێتی ئەفریقای وەرگرتووە. کۆماری چاد دەکەوێتە ناوەڕاستی کیشوەری ئەفریقاوە و دراوسێی لیبیا و سوودانە و زمانی فەرمی تێیدا عەرەبی و فەڕەنسیە و لە سەدا 55 دانیشتوانەکەی موسڵمان و لە سەدا 40 کریستیانن.